تۆنەر بەردەفکێ وەزارەتە دەرڤە یا ویلایەتە نێڤگرتووە ئەمریکا ساعتێکێ بەریانها کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لێدارخست و تێدا چەندین مژار نیقاشکردن بە ڕۆژنامەوانان را نووچەکانی تۆڕا میدیایە ڕووداوێک و دە هەمان کۆنگرە ڕۆژنامەوانیدا ئامادە بۆ هەن پرس ئاڕستەی بەردەفکێ وەزارەتە دەرڤە یا ئەمریکا مارک تۆنەر کردن دەربارەی وێ بۆمبارانە باڵەفڕێن شەڕیان تورکیە لەسەر شانگاڵی و ناوچەیان ڕۆژاوای کوردستانی دێ بەرسڤێدا هەن هورگلی هەنا تەماشەوانên هێژان بەهەڤرا تەماشای بەشێک ji wê pirs û bersivên ڕوودا و هەروەها yên di nava wezareta derve Amerîkada bikin. دوای ئەوەی ئێوە نیگەرانی قوڵی ئەمریکاتان دەربڕی سەبارەت بە هێرشە ئاسمانیەکانی تورکیا لە سووریا بە پێی راپۆرتەکان تورکیا ئەمڕۆ هێرشێکی ئەسمانی تازای ئەنجام داوە. دەمەوێت بزانم وەگاستێکی باڵا ئەمریکا پەیامێکی ناردووە بۆ تورکیا کە پێویستەوە هێرشەکانی بۆ سەر یەپەگە بوەستێنێت. تۆ باسی ئەو هێرشە ئاسمانیانە دەکەیت کە شەوی ڕابردوو ئەنجامدراون؟ بەڵێ، ئەم هێرشە ئاسمانیانە لە دژی پەکەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە سنووری نێوان عێراق تورکیا ئەنجامدراون. لە هەندێک ناوچەی جیاوازدا ئێمە نیگەرانی قوڵمان دەربڕیوە. دوێنێ ئەم هێرشانە وەک ئەوەی ئێمە دەیزانین بەشێکن لەو هێرشانەی کە تورکیا لەم شوێنە دیاریکراوانە ئەنجامیان دەدات لە میانەی شەڕی دژ بە پەکەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا. باڕوون بین، هیچ پەیوەندیەکی لێکدراوی جوگرافی لە نێوان ئەم شوێنانەدا نییە. ئەو هێرشانەی کە 2 ڕۆژ لەمەوە پێش ئەنجامدران لەگەڵ ئەو هێرشانەی شەوی ڕابردوو ئەنجامدران ببوورە پرسیارەکەت چی بوو؟ Sorry, I'm getting but 2 days ago, and the strikes that took place last night. So, I'm sorry, your question? Have you conveyed ئایا وەگاستێکی باڵا ئەمریکا پەیامێکی ناردووە بۆ هاوتاکانتان لە تورکیا کە پێویستەوە هێرشەکانی بۆ سەر یەپەگە بوەستێنێت؟ ئایا بۆچی ئەوان بەردەوامن لە ئەنجامدانی ئەمە؟ بەڵێ، ئێمە پەیاممان ناردووە. دوێنێش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە من نیگەرانیم دەربڕی. بەڵام جارێکی دیکە دەیڵێمەوە نەبوونی هەماهەنگی هەیە، نائاگاداری هەیە سەبارەت بەو هێرشە ئاسمانیانە. من باسی ئەوەی 2 ڕۆژ لەمەوە پێش دەکەم. تکایە دەمەوێت جیاوازیەک بکەم لە نێوان ئەو هێرشانەی 2 ڕۆژ لەمەوە پێش کە پێشتریش هێرشیان کراوەتە سەر و ڕاستەوخۆ لە دژی ئامانجەکانی پەکەکە. با لەمە دووار ڕوون بین، ئێمە لە مێژە گوتومانە کە پەکەکە ڕێکخراوێکی تیرۆریستیە. ئێمە پاڵپشتی لە هەوڵەکانی تورکیا دەکەین بۆ پاراستنی سنوورەکانی لە تیرۆریزمی پەکەکە. ئێستا بگەڕینەوە بۆ ئەو هێرشەی کە 2 ڕۆژ لەمەوە پێش ئەنجامدراون لە شوێنێکی جیاواز. لە ڕاستیدا ئەمە هەندێک لە هێزەکانی سووریای دیموکرات و هەروەها هێزەکانی دیکە و پێشمەرگەی کوردی کردە ئامانج کە ئەوانە دژی داعش شەڕ دەکەن. ئێمە نیگەرانی جددی خۆمان دەربڕیوە سەبارەت بە نەبوونی هەماهەنگی لەو هێرشە ئاسمانیانەدا. ئەم پەیامەشمان گەیاندووەتە بەرپرسانی باڵای تورکیا. ئەوەی ئێمە تێدەگەین ئەوەیە بەرپرسانی سەربازی گوتویانە بە تورکیا ئێوە مەیکەن ئەوانیش کردویانە بۆ. جارێکی دیکە من ئەوە بۆ ئەوان جێدەڵم بۆ ئەوەی ڕوونی بکەنەوە و پاسا و بێننەوە بۆ ئەو کردەیە کە ئەنجامیان داوە. من داوام لە تۆ نەکرد پاساوی بۆ بێنیتەوە. من تەنانەت پرسیاری ئەوەت لێ ناکەم کە ڕوونکردنەوەکان چین. ئەوان فەرامۆشیان کرد. گوتیان سوپاس بۆ نیگەرانیتان، بەڵام ئێمە هەر ئەوە ئەنجام دەدەین. جارێکی دیکە ئەوەی بە شێوەیەکی تایبەت وریایی دەدات ئەوەش دەزانم کە کۆڵۆنێل دۆریان گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەویش باسی لەمە کردووە کە نەبوونی هەماهەنگی هەیە نەک هەر لە نێوان ئەمریکا و تورکیا بەڵکو لە ناو خودی هاوپەیمانەکەشدا هەروایە کە تورکیا تێیدا ئەندامە نەبوونی ئاگدارکردنەوەش هەیە. بەڵام ئەوان 52 خولەک پێش ئەوەی ئەمە بکەن تەلەفۆنیان کردووە. ئێوەش گوتوتانە نەخێر ئەوە مەکەن. ئایا ئەوانیش گوتیان هەردەیکەین لەم 52 خولەکەدا یان لەو کاتەدا؟ من وردەکاری ئەم گفتوگۆیم لا نییە. ببوورە ئایا دەتوانینەوە بڵێن کە پەیوەندی تورکیا و ئەمریکا لە سووریا ئێستا جیاوازە؟ چونکە ئەمریکا دەوێت داعشتێک بشکێنێت، تورکیا دەوێت گروپێکی دیکەتێک بشکێنێت کە ئەمریکا دەوێت ئامانجەکەی بەدی بێنێت کە بریتە لە تێکشکاندنی داعش.
No, I won't, and I wouldn't. And here's why. Because Turkey also recognizes that ISIS is a very real... نەخێر بەو جۆرە نییە ئەمەش لەبەرەوەی کە تورکیاش بە هەمان شێوە داعشی ناسیوە وەک هەڕەشەیەکی جددی ڕاشکاوانەش بڵێن تورکیا بەدەست داعشەوە زۆری چەشتووە لەسەر دەستی تیرۆریزمی داعش بەوەی کە بەردەوامە لە هێرشا تیرۆریستیەکانی بۆ سنوورەکانی تورکیا بە سنوورەکاندا تیرۆریست دەرباز دەکات بووەتە هۆی کۆچبەری زۆر بچنە تورکیا کە تورکیا هەوڵی زۆریان لە پێناو دەدات بەڕوونی بڵێم جیاوازی بیرروڕایی هەیە لە نێوان ئەمریکا و تورکیا سەبارەت بەو هاوکێشانەی کە لە مەیدانەکە دژی داعش دەجەنگن ئێمە باوەڕمان وایە کە لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتدا زۆر بە کاریگەری شەڕی دژی داعش دەکەن لەسەر زەوی لەبەرەوە ئێمە پاکەکە وەک هێزێکی تیرۆریستی دەناسێنین لە نیگەرانیەکانی تورکیا تێدەگەین سەبارەت بە هەڕەشەکانی پاکەکە ئەمە ئەو گفتوگۆیانن کە ئێمە هەمانە ئەمە مەیدانێکی جەنگی ئاڵۆزە هەمووانەی کە لە مژورەدان دەزانن کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەرەڵەچوومان بۆ ئەو بابەتە کردووە بەڵام ئەمە نابێتە هۆکار بۆ دوورکەوتنەوە لە بارودۆخەکە و ئامانجەکەمان هاوبەشە ئەوەی کە ئێمە داوا لە تورکیا و ئەندامانی دیکەی هاوپەیمانەتیەکە و لە ناویشاندا ئەوانەی کە لەسەر زەوی شەڕی داعش دەکەن داوا دەکەین فۆکەسیان لەسەر ئەنجامەکە بێت کە ئەویش بریتیە لە تێشکاندنی داعش What we're asking Turkey to do, as well as all members of the coalition, including those entities on the ground that we're supporting, is to focus on the mission.